بە بۆنەی ساڵی یادی 28مین نامەزراندنی یەکگرتووی ئیسلامی کوردستان گەرمترین پیرۆزبانی دەکەین بە ناوی مەڵبەندی چاری ڕێگەسندۆک و تەواوی کادر و لانگرامان لە بادیران. یەکگرتووی ئیسلامی لە مێژووی دروستبوونیەوە تا ئێستا ڕۆڵێکی گەورە و مێژووی هەبووە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی جەناوی مامەستە سەلاحەدین و هەمیشە ڕۆلی میانڕەوی ئاشتەوایی نێوماڵی کوردی و کوردستانیان بینیوە و هێزێکە تەواوکەری پرۆسەی دیموکراسی بووە لە هەرێمی کوردستان و لە یەکەم دروستبوونی پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستانەوە. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەوڕۆ لە مێژووی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەرز دەنرخێنین و پیرۆزباییان لێ دەکەین و داوایان لێ دەکەین ئەو هەواڵینەی لە بینی ئێمە و هەواڵانی یەکگرتوو هەبووە و لە سەردەمی جەنابی سەرۆک مام جەلال و کە علاقەتەشی پتەوی هەبوو لەگەڵ مامۆستا سەلاحەدین هەر بەردەوام بێت و کاری باشتر پێکەوە بۆ چارەسەرکردنی کێشەی هەرێمی کوردستان و پێکەوە بتوانین ئەو هەنگاوانەی کە پەیوەستن بۆ ئاشتەوایی نێوماڵی کورد و چارەسەرکردنی قەیرانەکان پێکەوە بتوانین هەنگاوی باش بنێن بۆ خۆشگوزەرانی زیاتر و ئاشتەوایی زیاتر و کۆمەڵگایەکی دیموکراسی و خزمەتگوزار. بخێراتنا کاراسی و شاندێ دیگەل دەکەین بەرپرسێ مەڵبەندێ چارێ بادینە یەکێتی نیشتیمانی کوردستان کو ئەڤڕۆ کەلڤێرە حازر بوون vê هەلکەفتێ بخێراتنەوات کەین و بەردەوام پەیوەندیەتمە دیگەرم بووینە و هەر دیر زەمان و انشاءالله هەر دێت بەردەوام بین بۆ خزمەتە هەم خەلکێ دەڤەرێ و هەم خەلکی کوردستانێ زۆر سوپاسیەوە بکەین و بژین بخێراتن سەرسەران سەرچاو.